25 ساڵە هەمان شادی. بەڵێ ماوەی 25 ساڵە قوتابیەکانمان بە شادی یەکەم ڕۆژی دەستپێکردنەوەی قوتابخانە لە خەو هەڵدەستن. دیسان جودایی تەواو بوو. بە دڵخۆشیەوە خۆ ئامادەکردن دەست پێ دەکاتەوە. جلەکان لەبەر دەکرێن، کتێبەکان دەخرێنە ناو جانتاکانەوە، پاشان بۆ گەشتن بە قوتابخانەکانیان ملی ڕێگە دەگرن. بەڵێ ماوەی 25 ساڵە یەکەم ڕۆژی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن بۆ قوتابیانی هەرێک لە قوتابخانەکانی ڕووناکی هەولێر، عیشق و نیلوفەر لە قۆناغەکانی باخچە سەرەتایی ناوەندی دوا ناوەندی وەک جەژن بووە. بە پرەنسیپی پەروەردە خۆشەویستی و ڕەنجی دەوێت مامۆستایانی فیداکاری ئێمە چەندین مانگە چاوەڕێی هەڵهاتنی ئەم ڕۆژە نوێیەیان کردووە. وە قوتابخانەکانی عیشق و نیلوفەر پیرۆزبایی ساڵی نوێی خوێندن لە قوتابی و خێزانە خۆشەویستەکانیان و مامۆستایانمان دەکەین. قوتابخانەکانی عیشق و نیلوفەر.